ئەوەی کە زۆر لێ دڵنیام لە ساڵی 1950 تا بارودۆخی کرێکاران چەند خراپ بوو کە شۆڕشە کرێکاریەکان دەستی پێکرد. لە ئێستاە بارودۆخی کرێکاران لەو کاتە خراپترە، زۆر لەو کاتە خراپترە. ئەگەر بین بە تەفاسیل پێیە بینە خوارەوانێ لە ڕووی یاساییەوە و پێشێلکاریانە چیەکە ئەکرێ. یەکەمینیان با لە سەعاتی کارکردنیانەوە دەست پێ بکەین. سەعاتی کارکردنی کرێکاران ئێستا لە سا 80 بۆ 85 ئەو شوێنانەی کە ئێمە سەردانمان کردو کە من لە لای خۆم بە وێنەش تۆماری ئەەکەم و بە نووسینیش تۆماری ئەەکەم و بە گرێبەستەکانی خۆشیان کەوەری ئەگرم دەلیلە لەلام کرێکار لە 15 سەعات زیاتر ئیشەکە بە 250,000 بە 300,000 زۆرەکەی بێ ئەوەی گوێ بدرێتە بڕیارەکەی وەزیری کاروباری کۆمەڵایەتی کەوتی کرێکارێکی ناکارامە بۆ 8 سەعات ئیشکردن ئەبێ لە 350,000 کەمتر وەرنەگرێن. ئەمە یەکەمین پێشێلکاری یاساییە. دووهەمینیان بۆ جۆری کارەکانی. جۆری کارەکەی لە عەقدەکە شتێکی بۆ نووسراوە، بەڵام کە ئەیەنێ ئیشی پێکە شتێکی تری پێکە. ئەمەش پێشێلکاریەکی ترە. دواتر ئێمە قسەمان لەسەر سەعاتی کارکردنەکەی کرد، لەسەر موچەکەشی کرد. لەسەر کۆمەڵەشتی تر هەیە کە لە یاسایە جێ بۆ کراوەتەوە، مەسەلەن مەترسی ئیشەکەی. لە هیچ شوێنێکی ئەم کوردستانی ئێمە مەترسی پیشە حساب نەکراوە، بە هیچ جۆرە حساب نەکراوە. کە هەندێک شوێن هەیە زۆر مەترسیدارە کرێکار لەو شوێنەیە کە ئیشەکە پێویستە مەترسی شوێنکارەکەی بۆ حساب کرێ بە بڕێ پارە. کۆمەڵە پاراستنی تر هەیە ئەبێ بۆی بکرێ. ئێمە ئەڵێن پاراستنی تەندروستی و جەستەیی کرێکاران لەگەڵ پیشەیە. پاراستنی پیشەیی کرێکارێک لە شوێنکارەکە کۆمەڵی هەلومەرجی کارکردن هەیە ئەبێ بۆی بکرێ. بۆ نمونە لە کرێکارانی بیناسازی هەر بینایەک لە مەترێک و 80 سانتیمەتر بەرزتر بێ بە پێی یاسا نابێ بێڵ نەو کرێکارە تەبعا بێ خاوەنکار ئەمانە دابینکە. دابینیەکات و ئەیا بە کرێکارەکە نابێ بێڵە کرێکارەکە بەبێ ئەمانە ئیش بکە. پشتوێنی سەلامەتی لە مەترێک و 80 سانتیمەتر بەرەو ژوور بەبێ پشتوێنی سەلامەتی کرێکار نابێ ئیش بکە. کاتێکە ئیشەکە ئەو واقعا بینین بە چاوی خۆمان کە هەموو هەفتەیەک چەند کرێکارێک دەبێتە قوربانی ئەوەی کە پشتوێنی سەلامەتی بۆ دابین نەکراوە لەسەر ئەسکەلەکان لەسەر بیناکان ئەکەونە خوارەوە گیان لە دەستدانی لێ ئەکەوێتەوە.